مامۆستا گیان گوێ لێمە؟ گوێم لێتە براکەم، بەڵام دەوروبەرت غەڵبەغەڵبێک هەیە ئەوە لا بێ چاکم. بەسەر سەرەبا دوورکەومەوە. مامۆستا گیان من تقریبا بڵێ 5 ساڵە ژنم هێناوە. باش. من خێزانی ترمە بوو جیابوومەوە لێی 2 مناڵم هەبوو. باش. ئەو خێزان ئەوشی کە هێناومە 2 مناڵی هەیە بڵێ. مامۆستا گوێ لێمە؟ گوێم لێتە براکەم، فەرموو. ئەویش 2 مناڵی هەیە. من ئێستا لەم خێزانشم لەخوای گەورە بەزیابێت 2 مناڵم هەیە، 2 مناڵی ترم هەیە. ئایا ئەو مناڵانە ئەو 2 کچەی ئەو لەگەڵ ئەو 2 کوڕەی منە بڵێ کوڕەکەم عازەبە و کچیشی عازەبە و ئەم لاولای یەکتری ماچکن جایزە یان نە؟ من مناڵتریشم هەیە لەو خێزانم. نابێ مناڵەکانی تۆ شیریان لە ئەم خێزانت خواردووە؟ شیریان خواردووە لیان؟ لەم خێزانم؟ بەڵێ 2 مناڵترم هەیە. بەڵێ 2 مناڵم هەیە، یەکیان 3 ساڵە لەم خێزانم، یەکیان 3 ساڵە، یەکیان 4 ساڵ. مەبەستم ئەوەیە برای شیرینم، ینی ئەم 2 مناڵی تۆ، ینی ئەم 2 مناڵی کەوا لەم خێزانت هەتا، ینی طبعا شیریان نەخواردووە لەگەڵ هاوسەرەکەی ترتا؟ نەخێر. کەواتە ئەو تەلاق داوە ئەنجا ئەمت هێناوە؟ بەڵێ من جیابوومەوە لە خێزانم دوای 7 ساڵیش مناڵەکانی خۆی دۆزیوە، چکم نەیانهێش براو کەسەکانی نەیانهێش بە دوای مناڵەکەی بگەڕێ. من ڕێمدا بڵێن مناڵەکانی بدۆزێتەوە، مناڵەکانی دۆزیەوە. ئێستا ئەم 2 کچی عازەبی هەیە، کوڕەکەی منیش ئەوین ئەو 2 کچە، ئەوەی من 2 کوڕە، من کوڕەکانم یەکیان 9 ساڵە، یەکیان 7 ساڵە. بەس لەم خێزانەی تریشم 2 مناڵی ترم هەیە. ئایا ئەم 2 کچە و ئەم 2 کوڕەی کە ئەم 2 کوڕەی خۆم کە هەمە لە خێزانەکەی ترم بووە، ئایا جایزە یەکتری ئەم لاولای یەکتری ماچکەن یان نا؟ نابێت، جایز نییە، نابێت، چونکە ئەی لەگە خۆمە مناڵەکانی ئەو لەگەڵ خۆتە؟ بەڵێ هەر نابێت، چونکە الله ئەعلەم ئەمەیان ینی زۆر تەئکید نیم، بەڵام ئەوەی کەوا ینی تەئکید نیم، بەڵام نابێت، چونکە تۆ هاوسەری ئەویت، باشە، بەڵام باوکی ئەو مناڵانە نیت. بەڵێ واتە نابێت، بەڵێ واتە نابێت برای شیرینە. لەگەڵ کوڕەکانیشما، کوڕەکەمیان مناڵەوەیان 9 ساڵە، بەس گەورەکەیان بۆ 7 ساڵەکە. هەمویان خۆیان بپارێزن ئەو تێکەڵیە ڕوونەدا ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا. زۆر سواز وەڵی مامۆستا گیان، زۆر خۆم لە چەمچەماڵم، زۆر ناوبازارەتم بینی ئەم پرسیارەت لێ بکەم نەمەتوانی، ینی وتم لەوانەیە مامۆستا کاتی نەبێ، بەس لەبەر ئەوە 2 مانگیشە لەسەر لایڤەکانتم 2 مانگە هەر ئەمێ وەرتگرم. ئینشاءڵڵا لە لایڤی ئایندەیە خۆی گەورە تەمەن بات، ئەگەر بیت یا پێش ئەوە هەوڵە دەم ڕوونکردنەوەیەک لەسەر ئەو بابەتە بدەم بۆ جەنابت و بۆ تەواوی ئەو کەسانی حاڵەتی جەنابت. ئەتوانم ناوبازار، ینی وتڵم مامۆستا لەوانەیە کاتی ئەوەی نەبێ من پرسیەوە هاتووە بۆ ناوبازار پێداویستی خۆی بکڕێ، پێویست ناکە من ناوبازارڕ بیتوانم. من لە چەمچەماڵ نەماوەم، زۆر دەمێکە. لەکوێ؟ لە چەمچەماڵ نەماوەم براکەم. ئینشاءڵڵا لایڤی ئایندە خوا تەمەن بات، ئینشاءڵڵا من بە چڕوپڕ لەسەر ئەو بابەتەی جەنابەت قساکەم. حالێن لە سلێمان، ماڵم لە سلێمانیە، بەس ماڵ باوکم لە چەمچەماڵە، ئیتر بۆیە عەربیستمە و پرسیارە حەزمە کرد ڕوبەڕوو بتبینم، زانیاری باشترم بیتێ لەسەری. بەڵام من لە لایڤی ئایندە ئینشاءڵڵا لەسەر ئەو بابەتە ڕوونکردنەوەی پێویست دەدەم بە جەنابت و بە تەواوی ئەو کەسانی کە حاڵەتی تۆیان هەیە. قوربانتم، دەست خۆش بێ مامۆستا، خوای گەورە جەزای خێرە باتەوە. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.